سەرەتا دەپرسین پرۆفایلی خۆت بە کورتی. من ڕێبوار عەبدوڵڵا حوسێن لە شاری هەولێر لە گەڕەکی تەیراوە لەدایک بوویمە. مامۆستامە لە پەیمانگای هونەرە جوانەکان دەرچووی پەیمانگا و کۆلێژی هونەرە جوانەکانم و ئێستاش لە چەندین گروپی هونەری لە چەندین تیپی هونەری کاری هونەری دەکەم و جگە لە کاری مامۆستایەتی. نازناوم قەندیرە، ناوی هونەریم. ساڵی 1986 لەدایک بووم لە شاری هەولێر لە گەڕەکی تەیراوە لە بنەماڵێکی هونەرمەندن. باوکم هونەرمەندە، براکانم هونەرمەندن. ساڵی 2000 دەستم بە کاری هونەری کرد تاکو ئێستا بەردەوام. مەرجە خانەوادەیەک هونەری بێت هونەرمەندی لێ هەڵکەوێت؟ نەخێر، مەرج نییە. ئێستا دوو برام هونەرمەند نینە، ینی حەقیان جوێی هونەریان هەیە بەس نهاتینە ناو هونەر. کاما کاری خۆت بە شاکار دەزانی؟ وڵاهی من زۆربەی ئەو کارانی کردومە بە حەز و خولیا خۆ کردومە، بەڵام یەک لەو کارانی کە کردومە لە مۆسکۆ لە رووسیا لە فستیڤالی زانکۆکانی جیهان توانیم بۆ ماوەی 28 خولەک دەف بەتەنیا بژەنم لە شاری مۆسکۆ لە نێو 100 و چەند وڵاتێکی جیهانی کە لە هەموو زانکۆکانی جیهانەوە بەشداریان کردو. ئەو کارە بۆ من جێگای شانازیە. ناتام قەرار لەسەر کارێک بکەم بڵێم ئەو کارە باشە یان باش نییە، ئەوە دەبی خەڵک حکوم بداتن. بەس ئەو کارانێک کە کردیتم هەمووی باشن و هەمووی جێی دەست و پەنجەیان دیارە، چکە بەتەنی کارم نەکردیە. ئالەتەکەم ناتوانم قەرار بدەم بڵێم بەتەرێمە، ئەمە وەکو گروپ ئیش دەکەم زیاتر. کەی دەستت بە ژەنینی درامس کرد؟ کە یەکەم جار دەستم بە ئالەتی درامس کرد، ژەنینی ئالەتی درامس. باوکم نەیدەهێش، حەزی نەدەکرد، حەزی لێ بوو گۆرانی بێژ بووم، چونکە ئالەتەکە ساڵی 90ەکان با بڵێن ئینقیرازی کرد، نەما بەهۆی کیبۆردەوە بەهۆی ئەلکترۆنیات ئەسواتی ئەلکترۆنیاتی ئەو شتانە لایڤ کەم بووە. ئەو کاتێک کە من جۆبیستی ئالەتی درامز بووم، زۆر گچکە بووم، بچووک بووم، باوکم گروپی هەبوو، ئەو کات ئەمن حەزم لە ئالەتی درامز بوو و ئەو کات دەستم پێ کرد بە ئالەتی ژەنینی درامز. ئەگەر وەزیری ڕۆشنبیری بانکێشتی کردیت گوتی بۆ یەک کەس ئەلبومێکی بۆ تۆمار بکە، ئەو گۆرانی بێژە چێ دەبێت؟ وڵی زۆربەی هەرە زۆری هونەرمەندەکان هاوڕێ و برادەر و خۆشەویست و دەنگخۆشن لە لای من، ینی من نابێت جیاوازیان بکە، بەڵام ئەگەر تاکە کەسێک ئەمن بەدڵەوە بۆی هەڵبژێرم هونەرمەند شێرکۆ تاڵیبە. ئەمن زیاتر ینی حەزم لێ یەک ناو حەزم لە گەنجەکانە، گەنجەکان پەرە پێ بدەم و گەنجیشمان زۆرە و یەک ناو ئەوە هەندێک زەحمەتە. نەخێر زەحمەت نییە، بەعام لۆ گەنج دەتام ئیشکەم، ناتام ناوەکت پێ بڵێ بەس بۆ گەنج